جارێ نازانین بەڕاستی ئەو جەنگەی نێوان رووسیا و ئۆکرانیا کەینێ دەوەستێ هەموو جەنگی کۆتاییەکەی هەیە و هەموو جەنگێکی ئامانجێکی هەیە ئامانجەکانیش هەمهار هەمیان سیاسی جەنگ بەردەوامکردنی سیاسەتە لە ڕێگای چەکدا هیچی دیکە نییە کاتێک ڤلادیمیر پۆتین دوای ڕێوەڕەسمی ڕۆژی سەرکەوتن کە ڕۆژی سەرکەوتن هەموو ساڵێک لە مانگی مەیدا لە مۆسکۆ ئەنجام دەدرێ واتە سەرکەوتنی یەکێتی سۆڤێت بەسەر نازیزمدا چونکە سۆڤێتیەکان ڕووسەکان پێیان وایە ئەوە ئەمریکا نەبوو بەریتانیا نەبوو نازیەکانی ڕۆخاند باڵکو ئەمە سوپای سوور و یەکێتی سۆڤێت و هاوپەیمانەکانی بوون کە نازیان ڕووخاند ئەگەر ئەوان نەبوونایە بە هیچ شێوەیەک نازی نەدەڕووخا هەر ئەوانیش بوون توانیان یەکەمین جار بستنە ناو بەرلینەوە ئەمەشیان ئەوەی کۆتاییش ڕاستە ینی سوپای ستالین یەکەمین جار توانی بسێتە ناو بەرلینەوە بە کورتی ڤلادیمیر پۆتین لە ڕۆژی ئەو سەرکەوتنە گەورەیەدا کە هەموو ساڵانە ئەنجام دەدرێ موشک و کەرستەی جەنگی زل و زەبەلاح فڕۆکەکان لە ئاسماندا خۆیان نمایش دەکەن وا زۆربەی جار چەندین سەرکردەی زۆر گەورەی جیهان بە تایبەتی هاوپەیمانەکانی رووسیا لەوێ ئامادە دەبن و لەوێدا سەرۆک دەوڵەت ڤلادیمیر پۆتین واتە قسەی خۆی دەکات ئەم جارە وە دیار بۆ ڕێککەوتنێک کرا لە نێوان وڵاتانی یانی لە نێوان رووسیا و چین و ئەمریکادا بە تایبەتی رووسیا و ئەمریکادا بۆ ئەوەی بەڕێوەبەرایەتی زەلێنسکی و یانیش ئۆکرانیا کارێکی گەرە شێوەیانەکە هێرشێک ئەنجام نەدات سەر ئەو ناوچەیە ئەگەر هێرشێک ئەنجام بدا ئەمە رووسیا بە تەواوەتی کیف واتە پایتەختی ئۆکرانیا دەسووتێنێ و بە چەکی قڕس لێدا تاوەکو چەکی تەکتیکی نوکلەری بەکاردەهێنێ گەشتە ئەو ڕادەیەوە دیارە پێشتر ئەمەکرا لە بۆ هەندێک هیچ هێرشێک ئەنجام نەدرا و لەوێدا پوتین لە لێدوانەکەیدا لێدوانەکان زۆربەی جار لێدوانی زۆر کورتن لەوێدا لە لێدوانە کورتەکەیدا باسی لەوە کرد کە جەنگی ئۆکرانیا لە کۆتاییدایە بەرەو کۆتایی نزیک دەبێتەوە بەڵام زۆربەی چاودێران و شیکرەوە سیاسەکان ئەو قسەیان وەک ڕاگەیاندنی ئاشتیان کشانەوەیەکی ڕوون نەبینی لەبری ئەوە زۆرێک لە شیکەرەوەکان پێیان وایە ئەم وتەیە مانە یەکێک لیان چەند شتێک دەگەێنێ ئاماژەیەکی سیاسی کە رووسیا خۆی بەسەرکەوتوو دەزانێت یەک لەو ئەگەرانە بوو پەیامی سیاسی بۆ ئەمریکا و ئەوروپا و یانیش هەوڵێک بۆ ئاراستەکردنی دانوستاندن بە مەرجەکانی مۆسکۆ و یانیش بانگەشەی ناوخۆیی پەیوەست بە هێمای ڕۆژی سەرکەوتن ئەمەشیان زۆر گرنگە ئاماژەیەک کە مۆسکۆ لەوانەیە حەزی بە جەنگێکی سڕاوە هەبێت نەک جەنگێکی بێکۆتایی و ئەمە زۆر گرنگە مرۆڤ بزانێت کە پوتین هیچ ڕێککەوتنێکی ئاشتی ڕانەگەیاند وەکو ڕێککەوتن بەڵام دڕکاندنی ئەوەی کە جەنگەکە لە کۆتاییدایە گرنگە هیچ بڕیارێکی کشانەوەی هێزەکانیشی نەدا واتە مەرجەکانی دەستنیشان نەکرد و هیچ ئاماژەیەکی بەوازهێنان لەو خاکانە نەکرد کە ئەو داگیری کردوونە هەمان کات رووسیا بەردەوام بوو لە ئۆپەراسیۆنە سەربازیەکان و داواکاریەکانی دەربارەی دۆنباس و سیستەمی ئاسایشی ئەوروپای دووبارە کردەوە پوتین لەوێدا هەندێک شتی دیکەشی گوت کە جگەلەوەی یعنی ئەوە لە کۆتایی خۆیدایە جەنگەکە لە کۆتایی خۆیدایە هەروەها وتی و رووسیا هێشتا پابەندە بە سەرکەوتن و ئاماژەی بە دانوستاندنی فراوان لەسەر ئاسایشی ئەوروپا کرد ئەمە زۆر گرنگە هەر بۆیە زۆر شیکەرەوە بە ئاگداری مامەڵەیان لەگەڵ
ئەم قسانەدا کرد چونکە زمانەکە نەرم بوو لە جاران زمانەکە زۆر زۆر نەرمتر بوو منیش تەواوی لێدوانەکەم تەرجمە کردەوە و تەماشام کرد بەڕاستی زمانەکە نەرمتر بوو لە زمانی ساڵانی پێشووتر بەڵام رووسیا سوورە لەسەر بۆچوونی خۆی ئەمە شێکمە نیشان ئەدا کە ڕووسەکان سۆڤێتی پێشوش ڕووسەکان بەگشتیوان لە دیپلۆماسیەتدا بە چەندین شێوە دێنە پێش بە چەندین شێوە خۆیان دەدەڕکێنن زۆر جار نەرم زۆر جار تند زۆر جار ناوەڕاست بەڵام هەمان شت دووبارە دەکەنەوە ئەوە تایبەتمەندی دیپلۆماسیەتی رووسە ئەمە لە دەفتەری عوسمانیەکاندا نووسراوە دەربارەی سیاسەتی دەرەوەی رووسەکان ئەڵێن رووسەکان هزار جاریش لەگەڵیان دابنیشی و یانیش هزار جار ئەوان داوای دانوستاندن بکەن هەر هزار جار ئسلوبێکی جیاواز بەڵام هەمان شت دووبارە دەکەنەوە بۆیە تەماشامان کرد بۆ چوونی مێدیاکانی ئەوروپا بە تایبەتی مێدیاکانی خۆرئاوا بەگشتی وەکو ڕۆیتەرس دە گاردن یانیش ئەنستیتیوت فۆر دە ستودی ئۆف وار ئەمانە بەگشتی پێیان وابوو کە پوتین لێرەدا یاریەک دەکا هەر لە بۆ ئەوە زمانەکەی بە شێوەیەکی ناڕوونی بەکارهێناوە و ئەوەی ئەوان لی تێگەشت بوون رووسیا لەوانەیە پێی وابێت هەندێک لە ئامانجە سەربازی و سیاسیەکانی بەدەست هێناون مۆسکۆ دەیەوێت لە شوێنی هێزەوە بچێتە ناو دانوستاندن دەیەوێت بچێتە ناو دانوستاندن بەڵام لە شوێنی هێزەوە و پوتین هەوڵ دەدات لە ئاستی نێودەوڵەتی خۆی وەک لایەنێکی عەقلانی نیشان بدات چونکە خۆرئاوا زۆر پرۆپاگەندەی کردووە ئەمەش ڕاستیەکە خۆرئاوا زۆر پرۆپاگەندەی کردووە کە پوتین و یانیش بەڕێوەبەرایەتی رووسیا لەسەر زۆر زۆر ناعەقلانیە جگە لە هێرش و جگە لە پەلاماردان هیچی دیکە نازانێ و ئەمە بێگومان وای کرد کە مێدیای رووسی زۆر کار لەسەر ئەوە بکات بۆ ئەوەی قەنەعەت بە خەڵکەکە بێنن بەڵام لەمەدا سەرکەوتوو نەبوون کە بڵێن ئێمە بەتەنیا پشت بە جەنگ نابەستین پشت بە عەقلانیەتیش دەبەستین و زۆر گرنگە ئەمانە کە لە ڕۆژی سەرکەوتندا ئەو هێمایانەیان دەربڕێن ڕۆژی سەرکەوتن لە رووسیا یا دەوەرەی سەرکەوتن یەکێتی سۆڤێتە بەسەر نازیەکاندا لە جەنگی دووەمی جیهانیدا پوتین زۆر زار جەنگی ئۆکرانیای بەو مێژووەوە بەستووەتەوە و لە سەرەتای جەنگەکاندا هەروتی ئەمە شەڕ نییە ئەمە ئۆپەراسیۆنێکە دژ بە نازیە نوێیەکان ئەمە زۆر زۆر گرنگە چاودێران دەڵێن ئەوەی ئەم قسەی لەو ڕۆژەدا کردووە بە ئەم قەست بووە جەنگی ئۆکرانیا بە چیرۆکی خۆراگری و سەرکەوتنی مێژووی رووسیا دەبەستێتەوە و خەڵکی رووسیا ئامادە دەکات بۆ ڕێککەوتنێک کە وەک سەرکەوتنی رووسیا پیشان بدرات یان جەنگێکی سراوەی درێژخایەن هەندێکشی کەراوەش ئاماژەیان بەوە کرد کە ڕێوڕەسمی ئەم ساڵ 2026 بچووکتر بوو بەهۆی مەترسیەکانی ئاسایش و هێڕشە فڕۆکەی بێفڕۆکەوانەکانی ئۆکرانی لە بۆ هەندێک ویستی بە ئارامی قسە بکە بەڵام بۆ چوونی کەسانی نزیک رووسیا و یانی شیکردنەوەکانی نزیک کرێملین بەگشتی باس لەوە دەکەن کە پێیان وایە رووسیا لە ڕووی استراتیژیەوە سەرکەوتووە ئۆکرانیا ماندوو بووە و یەکگرتووی ڕۆژ ئاوا خۆر ئاوا لەمەڕ شەڕی رووسیا و ئۆکرانیا پارچە پارچە بۆ یەکگرتوویەک لە ئارادایە نییە پوتین هەر بە ئاشکراش ئەڵێ ئەو ناوچانەی دەوێن کە تاوەکو ئێستا داگیری کردن وەک خاکی رووسیا و سنووردارکردنی فراوانبوونی ناتۆ لە هەمان کاتدا دروستکردنی سیستەمێکی نوێی ئاسایشی ئەوروپا ئەمە داخوازیەکانی پوتینە ئەمانە چۆن دەگەنەجێ چۆن ناگەنەجێ ڕەنگ بێ
بەڕای من رووسیا لەسەر هەندێک شت لەمانە تعویزێک بدە لە بەرامبەر ئەوانەی دیکە بۆ نمونە خاک استراتیژیە و یانیش بوونە ئەندامی ناتۆی ئۆکرانیا بێگومان خاک استراتیژیترە یان ئاسایشی ئەوروپا و رووسیا ئاسایشی ئەوروپا و رووسیا یعنی لە بۆ هەندێ خاک نابێتە بابەتێکی زۆر استراتیژی پوتین ڕاستە خاک بەکاردێنی لە بەرامبەر ئەو لایەنانەی وەکو سزادان ئەو لایەنانەی کە بەپێی ئەو لە ڕێگا دەردەچن واتە نزیکی ناتۆ و ئەوروپا و خۆر ئاوا دەبنەوە جا ئەمە ئۆکرانیا بێ ئەرمێنیا بێ ویانیش گورجستان بێ فەرق ناکە ئەمانە بەکاردێنێ بەڵام رووسیا وڵاتێکە خاکی لە خۆی زیاترە خاکی ناوێ هەر یەکێک لەمانە پەیمانێکی لەگەڵ مۆر بکە کە نابێتە هەڕەشێکی ئاسایش و یانیش پۆتەنسیێلی ئەوەی تێدا نابێت کە بێتە هەڕەشێکی ئاسایش لەسەری ئەمە بێگومان ئەنجام دەدرێ لە هەمان کاتدا زۆرێک لە شیکەرەوەکان پێیان وایە قسەکانی پوتین تاڕادەیەک ئاراستەی لە دۆناڵد ترامپ و دیپلۆماسیەتی ئەمریکا بوو ئەمە زیاتر ڕۆیتەرس و ئاژانسی ئاپی باسییان کرد چونکە پێیان وایە هەوڵەکان بۆ ئەستاندنی کاتی ئاگربەستن و گفتوگۆی گۆڕینەوەی دیلەکان و هەوڵە نوێیەکانی دیپلۆماسی هەندێک پسپۆری رووسیاش دەڵێن مۆسکۆ دەیەوێت فشاری ڕۆژ ئاوا لەسەر کیڤ زیاتر بکات بۆ دانوستاندن خۆی وەک لایەنێکی ئامادە بۆ ئاشتی پیشان بدات و وەک لایەنی ڕێگر لە ئاشتی نەبیندرێت لە هەمان کاتدا ئەو تەڵەی ئەو جەنگە لە بۆ رووسیا لەلایەن بەریتانیاوە بە تایبەتی ئەوەیە کە ئەم جەنگە زیاتر بکێشی چونکە جەنگی ئەفغانستان زۆری کێشە و لە ئەنجامدا هەم رووسیا ناچار بوو ئەفغانستان چۆڵ بکە و بەجێبێڵێ هەم دوای بەجێهێشتنی تەماشا ماکرێشێتی سۆڤێت هەڵوەشایەوە بە یەک ساڵ هەڵوەشایەوە پوتین لەمە دەترسێ بێگومان دەبێ ئەم جەنگە کۆتایی پێبێ کۆتایی دەوە دەشی هەوێ کۆتاییکەی پێبێ لە بەمەرجێک بەشێکی کەم لەو مەرجانە تێدا بن کە ئەو جەنگەکەی بۆی هەڵگیرساندەوە بەڕای من وەکو چاودێران باسی دەکەن جەنگەکە مەبەست لێیدا داگیرکردنی خاک نییە ئەو داگیرکردنی خاکە بەتەنیا وەک بیانوە وەک سزادانە ڕاستە بەڵام لە هەمان کەدا ئەکرێ رووسیا لە کۆتاییدا لە پێناوی ئەو خاکە تعویز بدە ئەگەر بێت و گەڕانتێکی ئاسایشی وەربگرێ ئاسایش هەڕەشەی ئاسایشی ناتۆی لەسەر نەمینێ هەڕەشەی ئاسایش یەکێتی ئەوروپای لەسەر نەمینێ چونکە ئەو هەست بە دوو هەڕەشە دەکا هەڕەشەک لەلایەن بازاڕی یەکێتی ئەوروپایە سیستەمی یەکێتی ئەوروپایە هەڕەشەیەکیش ڕاستەوخۆ سەربازیە لەلایەن ناتۆوە هەردووچیانی ناوێ ئەمە مەبەستە کێتی لە بۆ هەندێ ئەمە زۆر گرینگە تەماشای بکەن و چاودێری بکەین و زۆرێک لە شیکەرەوەکانی هیندستان و سنگاپۆر و ئەمانە بە شێوەیەکی واقع بینیانەتر هەوڵیاندا قسە لەسەر ئەم بابەتە بکەن و پێیان وت ئەمە خۆ بە دەستەوەدانی رووسیا نییە وەکو هەندێک مێدیای خۆر ئاوا باسییان کرد بەڵکو وەک هەوڵێکە بۆ پاراستنی دەستکەوتەکان و کەمکردنەوەی تێچووەکان و ئەوان دەڵێن رووسیا ناتوانێت تەواوی ئۆکرانیا داگیر بکات ئامانجێکی واشی نییە ئۆکرانیاش بە ئاسانی ناتوانێت رووسیا لەو شوێنانە دەربکات کە رووسیا داگیری کردنەوە بۆ لە کۆتاییدا دانوستاندنێک ناچارە و زۆری شیکەرەوەکان باس لەوە دەکەن کە هەردوو لا گەشتونەتە ئەو ئاستەی دانوستاندنێک بکەن ئەوەی لە بەرامبەر دانوستانەکاندا هەتاوەکو ئێستا بە ئاشکرا ڕێگرە و یانیش نای هەوێ دانوستاندن بە ئاسانی وها ئەنجام بدرێ زیاتر لایەنی بەریتانیایە هەمومان دەزان لایەنی بەریتانیا
ئەوەیەکی لەسەر زەلەنسکی هەیە، کاریگەریەکی ڕاستەوخۆ لەسەر شخصی زەلەنسکی هەیە. زەلەنسکی چەندین دۆسیای نهێنی هەیە و زەلەنسکی بەڕێوەبەرایەتی زەلەنسکی لەناو گەندەڵیدا گڵاوە، بە ئاسانی ناتوانێت واز لە بەریتانیا بێنێ و دەبێت ڕێگایەکی کە بدۆزرێتەوە، هەر لە بۆ هەندێک ڕەنگ بێت ترامپ دیسان باشترین ڕێگا بێ لە بۆ ئەمە، بۆ ئەوەی گوشارەکان زیاتر بکات لەسەر بەڕێوەبەرایەتی ئۆکرانی و لە هەمان کادا یەکێتی ئەوڕۆپاش ڕەنگ بێ لە کۆتاییدا بگاتە ئەو قەناعەتە ئەگەر بزانن رووسیا هەڕەشە نییە لەسەر ئەوڕۆپا، چونکە ئێستا کە ئێمە دەبینین بەڕاستی لە ئەوڕۆپادا مانتقێکی وا دروست بووە کە رووسیا هەڕەشەیە، رووسیا لە ئایندەدا ئەوڕۆپا داگیر دەکات. ئەڵمانیا ئێستاکە خۆی بۆ هەموو ئابووری خۆی داوەتە جەنگ ئێستاکە و ئەڵمانیا بڕیاری داوە ببێتە گەورەترین هێزی چەکداری ئەوڕۆپا. ئەڵمانیاش هەر کاتێک چەکی هەڵگرت بێ کە ڕسەتێکی گەورە قەوماوە. جەنگەکانی جیهانی یەکەم و دووەمینمان لەبەر چاوانن. هیوادارم شتیوە دووبارە نەبێتەوە، بەڵام دەبێت تۆزێکیکە بە دیقەتەوە چاودێری ئەو بابەتە بکەین کە بەڕاستی ئایا جەنگەکە دەوەستێ یان ناوەستێ. ئەوەی ئێستا کە دەبین هەردوولا نیگەرانن، هەردوو لە ماندوون، بەڵام هەردوولاش نایانەوێ تاویزی زۆر بدەن و بە تایبەتیش لەسەر بەڕێوەبەرایەتی زەلەنسکیدا لە هەندێک لاتە بە تایبەتی ئەوڕۆپاوە بە تایبەتتر بەریتانیا گوشارێک هەیە، هەتا ئەتوانین بڵێن خەتی سوور هەیە بۆ ئەوەی جەنگەکە نەوەستێنێ، هەتاوەکو ئەوان گڵۆپی سەوزی بۆ هەڵدەکات.